مانی کوردستان بە سەرۆکاتی باڵ تاالبانی ئەنجام درراوە باز لە ئەگەرەکانی ڕێکەوتن دەکرێت من دەمەوێت ئەم شەو لە میوانەکەم پرسیاری جیاوازی یاخود پرسیاری جیاواز بکەم بۆی کە زانیاریمان دەستکەوت سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکان و ئایا پارتیۆکێتی ڕێکەوتون یان نزیکن لە ڕێکەوتن و سەبارەت بە داهاتووی حکوومەتی عراقی و بابەتی پرسی هەڵبژاردنەکانی هەرێمیش پرسیارم دەبێت ڕێزان شێخدێر پەرلەمانتاری پێشووی عراق لە سلێمانەوە لەگەڵما ڕێزان خان زۆر بەخێر بێ بە دانیشتەکەی ئەمڕۆی باڤڵ تاالبانی و مەسعود بارزانی دەست پێکەم یەکێتی و پارتی نزیکن لە ڕێکەوتن ئایا گەشتونەتە ڕێکەوتن سڵاو ڕێز بۆ تۆ کاکەچیا و هەروەها بۆ کەناڵی NRT و هەروەها بۆ بینەرانی خۆشەویست ئێمە زۆرەما بیستین کە یەکێتی و پارتی لە یەک دوورن یاخود یەکێتی و پارتیانوێ ڕێک بکەون بەڵام ئەگەر ئەوان ئەوەندە سیقیان بەیەکە و پێکەوە ڕێککەوتون بۆ ئیعلانی ناکەن یعنی ئەمە واقعەکە ئێمە زانین کە هەردوو لایەنەیانەوێت پۆستی سەرۆک کۆمار ئەو شەڕە گەورەیە لەسەر پۆستی سەرۆک کۆمارە ئەمە واقعەکە لە بەردەمانە بەڵام هەتا ئێستا بەڕسمی لە دوای کۆبوونەوەکەشەوە ئەوەندەشی کە بزانرێت ئەوان ڕێککەوتنی تەواوەتیان نەکردو لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئێمە زانین چونکە پۆستی سەرۆک کۆمار تەنها لە پۆستەکەیان نیە لە جێگا و پێگەکەیە ئایەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگە بەخۆی یاواز لەو پێگەیە بێنێ بۆ پارتی دیموکراتی کوردستان وەکووانەی کە ئێستا باسەکرێ ئەلە ئەساس بە وەرگرتنەوەی پۆستی محافظی ئەساسن پۆستی محافظی کەرکووک نە لە دەستی پارتیایانە لە دەستی کێتیایە زۆر باشە زانین ئەم پۆستا بە دەستی خۆیان لە دەستی خۆیانیان ناوە ینی پارتی لە ئێستا ڕازی بۆ بەوەی کە عەرەبێک پۆستی پارێزگاری کەرکووک وەرگێ بە مەرجێکی کێتی نەبێ ینی کێشەکەی ئەوان زۆر لەوە گەورەترە کە ئێمە ئێستا بێن هەردووکیان موافق حتا بۆ ئێستا پارتی و یەکێتی داوای پۆستی پارێزگاری کەرکووکن بۆیان ئەگەڕێنەوە هەموو ئەو پەیوەندیانەی کە هەشیانە حتا ئێستا ئەگەر ئیتاری تەنسیقی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵیشیانایە حکوومەتیش پێک بهێنن کە ئێستا بێم حکوومەتە ئەکیید پارتی دیموکراتی کوردستانیش لەبەر وێزانین ئەمانە بێ سوڵتە ئیدارە ناکەن بە هیچ شێوەیەک ئەو ئۆپۆزیسیۆنی هەڵنابژێرە پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ یانە حکوومەتەکە تەشکیل دەکات داوای پۆستی گەڕانەوەی پۆستی پارێزگاری کەرکووکەکەن بە تەئکیدی مناڵم نەخێر و ناش دەستیشیان ناکرێت کاتە ئەمڕۆ چی بە ئیرادەی خۆیان ئەمەیان تەسلیم کردووە ئەمەیەکێکە لە باشە کاتە ئەمڕۆ چی وتراوە ینی ئێمە تەسەورەکەین ئێستا خەڵکی هەرێمی کوردستان گەورەترین کێشەی هەڵبژاردننی هەرێمی کوردستانە یعنی با ئێمە واقع بین بە واقعی قسە بکەین هەرێمی کوردستانە هەڵبژاردنەکەیانە هەنی خەڵکی ئەم هەرێمە پێویستی بە قوت و نانیە نانی خۆیەتی ئایا موچە خۆران هەتا ئێستا ترسن ئەگەر هات و هەڵبژاردن نەکرێت کێشە بکەوێتە بینیانەوە دووبارە تووشی ئەو کێشەی موچە بڕین و لێ بڕینی موچە هەمووانە ئەینا ئەوەندە لایەن گرنگ نییە کێ ئەبێتە سەرۆکی کۆمار چونکە سەرۆکی کۆمار ئێمەزانین هەتا ئێستایەتی نیشتیمانی کوردستان بە مڵکی خۆی داناوە وەکان تاکە کاندیدی خۆشی هەتا ئێستا هەتا ئەم کاتن نەیگۆڕیوە و لەو بڕواایە شانیم چونکە کێشەکانی ناوخۆی یەکێتی جارێکی تر ئەو ناوێت کێشەکانی ناوخۆی زەقتر بکاتەوە لەبەر پێویستی بەوەیە کە بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆک کۆمار بێ ینی لە ئێستاەوە ئەوە ڕوون و ئاشکرایە ئەو سەرۆک کۆمار بێ بە ئەو باشترەوە کولەوەی هەر کەسێکی کە دابرێت بۆ ئیجاگەر ئێمە بڵین ئەمان بە هەردووکیان پێت ڕێک ئەکەون یەکێکی تی و پارتی ڕێک ئەکەون لەگەڵ کەس لەسەر کەسێکی سەربەخۆ تۆ بە حکومە پێشتر پەرلەمانتاروی بەڵام بەپێی تەجروبەی خۆم بەپێی ئەوەی کە لە ناو حیزبا کارم کردووە بە پێوەی کە هۆکۆڵم پەرلەمانتار بووم ئەوە زۆر دوورە لە ئەدای ئەو دوو حیزبە سیاسیەوە کە کەسی سەربەخۆ بێنە حتا ڕقیشیان لە یەک بێ و چەندێک بەرژۆندەکانشیان دوور بێ بەڵام ڕێگە بە خۆیان نان کەسێکی یعنی ئەو پۆستە گەورەیە تەسلیمی کەسێکی باش من دڵنیام تۆ ئەمڕۆ ڕەنگە زانیاری پێدرابێت کە چی باس کراوە یان قسەت کردبێ پرسیارت کردبێت کە چی باس کراوە لە نێو کۆبوونەوەکە زانیاری سەرەتایەکان باسدەوە دەکەن کە پارتی ڕازیە بە دانانی کاندیدێک لەسەر خواستی ئەو بێت ینی ئەگەر پارتیژ نەبێ ئەمە ڕاستە؟ من لەو بڕوانیم پارتی کاندیدێک لەسەر خواستی ئەو بێت چکە هیچ کاندیدەکان دیارن ینی خوا ئەوان کاندیدە سەربەخۆکان کیانەوێت ینی هەردووکیان ڕازین بەوەی کە ئەو سەرۆکایەتی کۆمارە تەسلیمی کەسێکی سەربەخۆ بکات و حتا ئێستا ئەوانەیانوێت کاتێکە سەرۆک کۆمار هەڵبژێرە سەرۆک کۆماڵ جارێکی تر سەرۆکی حکوومەت دیاری ئەکات و لایەنە سیاسیەکان و ئەو پەیوەندیە
کەسێکی سربەخۆ کە تەجروبە هیچ کام لەوانە تەجروبەیەکی ئەو تۆی نییە لە کەسە سربەخۆکانی ئێستا کە بتوانن ئەم ئیدارە قورسەی ئێستای بۆ هەموو مەشاکیلەوە کە هەیە کەسێکی سربەخۆ بتوان بڕۆت بێتە سەرۆ کۆمار و ئیدارەی ئەم مەرحەلە قورسە بکە. ئەوەیان دوورە چونکە هەم لایەنە سیاسیەکانیش بە تایبەتی ئیتاری تەنسیقی لە ئێستا ئەوەی ئەوەیە کە کەسێک بێت لە خۆی و نزیک بێ وەسیقەی پێی بێ بە زووترین کات ئەوەی کە ئەوان اختیاریەکەن اختیاری بکات و تشکیلی حکوومەت بکا بە زووترین کات. یعنی ئەوە من وەکو خۆمەینا نەگەوەی پرسیارم کرد بێ و داوای زانیاریم کرد بێ لێیان چونکە لەبەرەوەی ئەوانەی کە ئەگەر هەر حیزبێکی سیاسی ڕازگۆ بێ لەگەڵ گەلەکەیە ڕازگۆ بێ لە کاتێک پێویست بە سڕیەت و شاردنەوەی و مەسەلانە ناکات چونکە بە مەسەلەیەکی پەیوەندی هەیە بە گەلەکەتەوە پەیوەندی بۆ ئەو کەسێک کە تۆ اختیارەکەی ڕازگۆیانە و ئازادانە قسە لەسەری بکەی ئەگەر حتا کاندی ڕێک کەوتوی زۆر بە ئازایانە لەبەروی ئەوەندە کێشەی ناخۆش هەبووە لە نێوان یەکێتی و پارتێ لە ئێستاشە ئەوان خۆیان شەڕی ئەعلامیان بەردەوامە تەنانەت ناتوانن هەردوو لایەن زۆر بە سەڕیحیانە لەگەڵ کەسەکانی خۆیانە نزیکەکانی خۆیانە قسە بکەن بڵێنەوە ئێمە ڕێککەوتوی. ئێستا باشە قسەکانی تۆ تێگەشتم کە هێشتا ڕێک نەکەوتون. من پێتەڵم ڕێک نەکەوتون و ڕێکیش ناکەون لەسەر بەپی زانەرەکانی منیژێکی لە پەرلەمانتارەکانی پارتیەڵە هیچ ڕێککەوتنێک تا ئێستا نەکراوە کۆمان ڕێک ناکەون لەسەر سەرۆک کۆمان ڕێک ناکەون چونکە لەبەرەوەی ئەمانە هەموو دانیشتنەوە خەڵک مەشغوڵکردنە سەردانی یەک بۆی بزانن چێکن بۆی ئەمیان بێتەوە باس لەوە بکە کە ئێمە بە هیچ شێوەیەک تەنازول لە حەقی خۆمان ناکەین هەتا ئەو جمهورەی هەیەە لە دەستی لێنێش بە هەمان شێوە تەنازول ناکا بۆ هیچ لایەنێک بە تایبەتی ئەمازانی کە پارتی دموکراتی کوردستان و دژایەتی گەورەیاکا بۆ سەرۆک کۆماری ئێستاکە بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح دژایەتیەکا بۆی کە ئەو نەبێت. ئەمە تەنازولێکی گەورەیە ئەگەر حتا یەکێتی سوور بێ لەسەروی کە دکتۆر بەرهەمە ئەو تەنازولە بە سەریحی ناکە هەتا و ڕۆژەی خاتە بەردەمی پەرلەمانتاران خۆیان اختیاریکن و لە ئێستاشا ئێمە زانین ئەگەر ئیتاری تەنسیقی ڕێک بکەوێ وەزعەکەی زۆر خراپە خۆیان نایەنە سەر دەست قەدەرێکی نەزانراو کە دەنگ بن بە هیچ کاندیدێکی سربەخۆ پرسیارم دەبێت سەبارەتەوەی لە بەغدا ڕۆیە بەڵام هێشتا لەسەر مۆزۆی پارتیۆکێتی دەمێنمەوە بەڵام ئەگەر ڕێک نەگەوتنەی چیەکەن یانی خۆ چارەنووسی بەشێکی ئەو وڵاتە لە دەستی ئەم دوو هێزەیە کە حکومڕانیەکەن ینی تۆ خۆت باش لەوەگر کە تا ئێستا نەیانتوانیوە ئەو هەڵمەتەی کە هەبوو لە دژی یەکتر لە میدیاوە چارەسەری بکەن زۆر جاریش ئەمە وەکو نمایش بینراوە کە بە یەکێتی پارتی دەوترێت کە ئەوان لە کاتی بەرژەوەندەکانی خۆیانە کۆک و تەبان بەرژەوەندەکانی خۆیان ئێمازانین هەندێک بەرژەوەندی هەیە تایبەتە بە کەسەکان لە ناو حیزبە سیاسیەکانان لە تایبەتی لە ناوم حیزبە سیاسیە کە کەسی یەکەمی و دووەمە ئەو بەرژەوەندیە تایبەتیا پارێزن بەڵام وەکو بەرژەوەندی حیزب و دژایەتی کردنی حیزب دیارە ئێمە هەر بینیمان هەر لە ماوەیە بەڕێز سەرۆکی پارتی کاک مەزود بەرزانی کتێبێکی دەرکردووە دنیایە تشهیر بە سەرکردەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستانەکە و بە ئێستاش یعنی ئایا ئەم کتێبەی چەندێک ڕاستە و چەندێک ئەوێت دوژمنایەتی لەم کاتەیە بە هەردوو لا بمێنێتەوە هەردوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیا بە زووترین کات وەڵامی ئەو کتێبت بدرێتەوە هەر ئەمڕۆ لە دوای ئەوە سیرەکە هەردووکان دانیشتون و بازلەواکان کە چۆن ڕێک بکەون لەبەرەوە ئەو کردەوانە و کردارانەی کێکێتی و پارتی هەمیشە کردویانە بەردەوامن لەسەری و خەڵکی هەرێمی کوردستانیش ڕاهاتووە ئەزانەیە کە ئەمان بۆ ئەوانەی کە تایبەتە جارێکی ترەڵێمەوە بە کەسە یەکەم و دووەمەکان لە لای خۆیان پارێزراوە بەس باقیاتی بۆ شەڕە ئیعلامەکە و بۆ ئەوەی هەریەکەیان جمهوری خۆیان لە دەستنێن بەم شێوەیە تاقەکەن کە بەداخەوە قورسە بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئاسایی بێ من واتی یەگەم جۆرە قساکی کە پەیوەندیت بە یەکێتی نیشتیمانیوە نەما بێ یان زویر بی وانە؟ نەوەڵڵا هیچ زویر نیم کاکچیا تۆ خۆی منە ناسی چەند ساڵێک کەیانی من ڕۆژێ لە ڕۆژان وەکو حیزبایەتی قسەم نەکردو قەتیش وەکو کەسێکی حیزبی ڕێگەم بە خۆم نایەوە چونکە من پێشتر ئەندامی پەرلەمان بووم و ئەندامی پەرلەمان ئەبێت قسەی سەرجادە و سەر خەڵک بکە ئەبێ دەنگی ئەوان من هەمیشە هەروە قسەم کردووە ئێستا شۆک و کەسێکی ئاسایی ئەبێ واقعی بین ئەگەر ئێمە واقعی نەبین ناتوانین ئەم دۆخە قورسەی ئێستا
تێپەڕێنین چکە دۆخەکە قورسە خەڵک بەڕاستی بێزار بەەوەش واقع ئەوەی کە بنێڵێم ئەینا من وەکو خۆم یەکێتی ینی ئەوە کەس خاوەنی یەکێتی نییە یەکێتی هەمومانە ئەو کەسوازە حوەڵامەگەت سەبارەت بۆی کە لە بەغدایە ئێستا واقعی لە بەغدایە جیاوازترە لەو کاتانی کە ئێوە لە پەرلەمان بوون چوارچەوەی هەمانجی لە ململانەیەکی توندا هەم لە ناوخۆی لەسەر کاندیدەکان بێگومان هەم لەگەڵ سەدرەکان لەو لاشەوە کورد لە سەر کاندیدی پۆستی سەر کۆمان ڕێک نەکەوتون ئەنی هەفتەکانی داهاتوو هەفتەی یەکلایکەرەوە بێ پێت وایە کە چی ڕۆیە ینی ئاسانە بێت تێپەڕاندنی دانیشتنی پەرلەمان کە سەدر بەردەوامە لە هەڕەشەکانی بەو مەرجانی کە هەیەی کاندیدەکانی سەر کۆمار و سەرۆکوەزیران ئاسانە بێت تێپەڕێ دانیشتەکە ئەکرێ ناکرێ ئەوەی کە تۆ معلومات دەبێ بێگومان بەڵێ بەتەئکید ئێمە زانین کە زۆر سەختە دانیشتنی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆک کۆمار تەسەور ناکەمەوەندە قورس بێ چونکە هەردوو حیزبە سیاسەکە چەندێک ئەو شەڕ و ناکۆکیان هەیە بەڵام لە کۆتاییە ڕێکەوتنەکرێ ڕەنگە ئەگەر ڕێکەوتنەکە بەو شێوا بێ ئەگەر سەرۆک کۆمار لە کامیان هەڵبژێررا ئەو کاتە پۆستە حکوومیەکانی تر بۆ لایەنەکەی ترە واتە ئەمە تەنازولەکەن بۆ یەکتر بلاشیان مهم نێجارەکەی تریش بینیمان لە 2010 سەرۆک کۆمار بۆ یەکێتی بوو بەڵام پارتی دیموکراتی کوردستان 2010 وەرگرتو و توانیوێتی و پۆستانی تریش بە تایبەتی بینیمان لەناو پەرلەمانە هەرچ پۆستێک هەیە پۆستی ئەساسی پارتی دیموکراتی کوردستان و پۆستەکانی تریش هەمووی بە کۆی گشتی لەبەرەوە ئەمە زۆر کێشە نابێ بۆ ئەوان لەناو بەغدایە بەڵام ئەوەی کێشەیە کە ئێستا سەدرەکانە و ئەوەشی کە ئێمە ئەیبینین هەم پارتی دیموکراتی کوردستان و هەم تەحالوفی سیادەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسیە ئەمان ئەیانەوی یاریکی قورس بکەن ینی ئەم مەسەلەی ئێستا ئەم هەموو کێشەی کە ئێستا لەناو عێراقا هەیە ڕەنگە لە ساڵحی هەردوو حیزبەکەیان بێ بۆ خۆیان نانوێ هەم سەدرەکان لە خۆیان بکەن چونکە ئەزانن کە ئەوان لە پێشرا تەحالفێکی باشیان و گەورەیان هەبوو ئەوان بە ئەو هێزە سەرکەوتوانە بن کە زۆرترین کورسیان بەدەستێناوە نانێ ئەماش وە ئێستاش ئەم کێشەی کە لەناو عێراقایە هەم لە ساڵحی هەردووکیان ئێمە ئازین لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ئێستا ڕۆیە بەو هەموو نەهامەتی کە بەسەر خەڵکایەت و ئەزانین کە نەوت فرۆشتن و نەگەڕانەوەی واریداتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و ئەمانە هەمووی لە ئێستاە بۆ ئەمان زۆر باشە ینی ئەگەر هاتو حکوومەتێک بێت و حکوومەتێک دروست بێ و بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکە ئەمان زەرمەندە ئەمان یاری ئەەکەن یاریەکەیان بەم شێوەیە ئێستا ئەیانەوە بڕۆن سەردانی حەنانە بکەن و بەڵام ئێمازانین هەتا ئەم کاتێکی ئێستا مەقسەیتیاکەین سەدرەکان بە هیچ شێوەیەک رازێنین کە حکوومەتێک دروست ببێ جارێکی تر لە حکوومەتی ئیتاری تەنسیقی واتە لەولایەنە نەبێ و کە ڕەزامەندی مالیکی و لایەنەکانی تری لەسەر بێ ئەمازانین کە محەممەد شیع سوودانی ڕاستە خۆی کەسێکی لێ هاتوو کەسێکی باشە بەڵام لە کۆتاییە کەسێکی نزیک بووە لە پێشتریشە لە بەڕێز نووری مالکی لەبەرەوە ئەمە قورسە سەدرەکان ئەمە قبول بکەن ئیتر هەندێک گەڵێ قبولی ئەەکەن بە پێدانی چەند پۆستێک بەڵام ئەوان پۆستیان ناوێ و ئێمە نزیکی شەکەوینەوە لە تشرین دژایەتی لە کاتی خۆیان ئەوانەی کە تشرینیەکانیان کوشت تشرینیەکانیان برینار کرد ئەوەزان ئاخۆشیان بەسەرهێنا ئەوان داوای ئینتیخاباتی پێشوەختیان کرد هەرم کەسانێکی ئێستا جارێکی تر هەڵەبژێرنەوە لەبەرەوە هەموو ئەمانە زۆر قورسن بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی کە ئایا ئیتاری تەنسیقی بتوانێت بە قووەتێکی زۆرەوە ئەو خارجی پارتی و سیادە چەند بتوانێت سربەخۆکان وا لێ بکا کە بەنگی بۆ بن چونکە ئێمازانین زۆر لە سربەخۆکان کە بە ناوی سربەخۆکانن بەڵام لە کوتلە شیعەکانن ئەوانە چۆن نتوانن ئایا لەم کاتەیە ئیستیغلالی کاتەکەیان بۆ بکە چکە ئەوان بەلایەنەوە گرنگ نییە ڕاستە ئێمەزانین بەس ئەوەندە حکوومەتەکەیان بۆ تەشکیل بکرێ ئیتر دواتر چەندێ بەردەوامە بێ ئەوان ئەوەندەیانەوێت تا حکوومەتیان بدەستکە کە حکوومەتیان دەستکە و سیلاحی باش لە بەردەستیانایە لەبەرەوە ئەوەندە ئاسان نابێ جارێکی تر مزاهرە دروست بێت و ئەوەندە بۆ سەدر ئاسان نابێ بێتە سەر پەرلەمان بەڵام هەتا کازمی لەو جێگەیە بێت و بەم شێوەیە بمێنێتەوە ترسێکی گەورە لەسەر تەبەن ئیتاری تەنسیقی هەیە بەڵام هەر ئەوەندە ئەوان حکوومەتیان بەدەست
بکەوێت جارێکی تر بەداخەوە لەم زەبر و زەنگ و ئەو کێشانەی کە پێشتر دروست بۆ ڕنگ نییە ئەم جارە بیاڵن ئەم جارە بە قوتێکی زیاترەوە بە حەشدی شعبی و لایەنەکانی کە خۆیان هەیەە ڕەنگە سیلاح زۆر سەرە بکا بەسەر ئەو حکومەتە تازایی کە دروستە بێ. باشە من دەبێت بگومان پرسیارم هەبوو لەسەر عراق بەڵام دەچمە دێمەوە سەر دۆخی کوردستان تۆ باست لە پرسی هەڵبژاردنەکانی هەرێم کرد پێت کە وڵاتی لە هەرێم دۆخی هەرێمی کوردستانی بۆ گرنگە. ئێستا ڕخنەیەکی زۆر ڕوبەڕووی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن تەنان لە ڕووی نێودەوڵەتیشەوە سەبارەت بە دواخستنی هەڵبژاردنەکان یعنی تۆ پەرلەمانتار بوویت ینی ئێمە مبڕیرێکی وا قورسمان هەیە کە نەتوانین هەڵبژاردن لە وادەی خۆی بکەین. کاکچیا ئەبێ ئەبووایە مانگی 11 هەڵبژاردن بکرایە. هەڵبژاردن پێشوی هەڵبژاردن بکرێت بەلایەنی کەم 6 مانگی پێویستە بۆ خۆ ئامادەکردن بۆ ئۆڵبژ ئەڵم بەلایەنی کەم. ئەگەر اقتصادێکی باشت هەبێ ساڵانە موازنەت هەبێ و دیاریت کردبێ خاستان ئێمە زانین لە 2022 ئەبێ ئەم بودجێ دیاری بکرێ بۆ هەڵبژاردن کە چەندیان پێویستە ئایا حکوومەتی ئێستا ئامادەیە بۆ ئەم هەڵبژاردنە پێتەڵێم ئەوان ئەساسەن هەر تەنانەت ئەوەندە غیرەتیان نییە بڵێن بەڕستمی ئەوە ئێمە هەڵبژاردنمان دواخست بۆ ساڵێکی تر بۆ ئەمدا ترسی تەواوە لە هەڵبژاردن ترسا ترستن مەسەلا خۆزگەم ترس بواە بێمنەتیە لە خەڵک بێمنەتیە لە پەرلەمان بێمنەتیە لە هەموو ئەوانەی کە باسمان کرد. بەڵام ئەم جورئەتە لە شۆ هاتووە بتوان میلەتێک بێمنەت بنوانە باشە بۆ ینی چی بۆچی بێمنەت نەبن ئەی چی هەیە تا ئەوان بترسن لە چیە ترسن لە خەڵک ئێمە بینیمان چەنەها خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە کرا ئەوان چیان کرد چ گۆڕانکاریان کرد ئێستا هەمویان باسێوەیان کردوتیان ئێمە ئەم حکوومەتە ئەبێت حکوومەتێک بێ چاکسازی تەواو لە ناو حکوومەتە بکا لە هەموو لایەنەکانە بکا بار و دۆخی خەڵک بەرەو باشتر بڕە ئابووری ببوژێنێتەوە هەموو ئەمانی باسەکەم بەڵام بەداخەوە بینیمان ئەو کێشە گەورەی کە جارێکی تر بەهۆی ئەم حکوومەتەی ئێستاوە زۆنی زەرد و زۆنی سەوز دروست بووەوە ئێستا ئێمە ئەبینین دوو حکوومەت کارەکە حکوومەتێ لە سلێمانی و شارەکانی دەوروبەری و حکوومەتێک لەو لاوە کارەکە ینی ئەمانە هەموو قورسن کاتێکێمە باسی حکوومەتەکەی نەبێ ئەو حکوومەتە بە کوی گشتی لە دهۆک چۆن کارەکە لە سلێمانی بە هەمان شێوە نەک ئەوەی ئێستا ئێمە باشە بەڵام نێردەی نەتەوێگرتوەکان کۆبوونەوەی لەگەڵ لایەنەکان کرد مەبەستم لەوەیە کە وڵاتانی نێودەوڵەتی ئەمریکا هەمووانە فشار دەکەن کە بێ هەڵبژاردن بکرێت زۆر تەواوە هەمویان داواکەن ئەڵێ نەبێ هەڵبژاردن بکرێ ئەبێ بەڕستمی وادەی هەڵبژاردن دیاری بکرێت چونکە ئێمە ئازانین لە مانگی هەر زووتریش سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن وتی ئێمە ناتوانین لە کاتی ئێستاە هەڵبژاردن بکەین ئەوەشمان بیر نەچێ زۆر لەلایەنە سیاسیەکان بێجگە لە پارتی هەمویان بە کۆی دەنگ لەگەڵ ئەوان کە ئەبێ یاسای هەڵبژاردن تعدیل بکرێواتە هەموار بکرێتەوە یاخود یاسایەکی نوێ دابنرێت حتا لەسەر گۆڕینی ئەندامانی مفۆوەزیەش بە هەمان شێوە ئەمەش هەر جێگەی قسەکردن بووە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمازانین یەک بازنەی لە هەرێمی کوردستانە بۆ ئێستا ناگونجێ ئێمە چۆن هەمومان شەڕمانە کرد لە ناو پەرلەمانە بە تایبەتی پارتی و یەکێتی گەورەترین شەڕمان کردو بۆ ئەوەی ببێت بە فرەبازنە لەسەر بازنەکان شەڕمان کردو کە چۆن دامرێ ئەی بۆچی ئێستا لە هەرێمی کوردستانە لەم جێگەی خۆمانە ئێمە ناتوانین داوای فرەبازنەی بکەین بۆ خۆمان بۆ ناو هەرێمەکەمان لەبەرەوەی بە هەمان شێواڵەم سێقەیان بە ئێستا ئەوەندە خۆیان سێقەیان بەبوونی خۆیانێ ئەزانن کە ڕێگریەکان زۆر قورسن ڕاستەنەتەوە یەکگرتوەکان دانیشتنی چەند لەگەڵ کردن بەڵام کام لەو دانیشتانە توانرا بچێتە بواری جێبەجێکردنەوە حیزبە سیاسیەکانی تریش بەداخەوە لەم کە لە ناو ئەم هەرێمەیە ڕەنگە ڕێیەکی ئەو تۆیان نەبوو بێ نەیانتوانی بێ تەسیرێکی گەورە لەسەر ئەم حکوومەتە و لەسەر پەرلەمانیشدا بنێن کە ئێمە زانین بەداخەوە کە پەرلەمانی لە نێو پەرلەمان دەزانیت کە پەرلەمان نەزانی بەڵام پەرلەمان ئەوە تا هەر خۆیان حزب سیاسیەکان گوێ لە پەرلەمان ناگرن ئەگەر گویان لە پەرلەمان بگرتایە بەداخەوە کە پەرلەمان جێگەی دەنگا ئەبوایە بە ساڵانە ئەوە 4 ساڵە بودجێی ئەم خەڵکە بچوایەتەنەوە پەرلەمان و خەڵک بیزانایە بەڵامیشێتی پارتی گۆڕان پێکەنەری حکوومەت بوون
ئۆپۆسیۆن زۆربەی ڕخنی لەسەرەوە گرتووە کە بودجە نەبووە پرۆژە یاسای بودجە نەبووە زۆر تەواوە بەڵام کاک چیاگیان چنێک گوێی لێگیرا و چنێ ئیشکرا بۆ توانرا ئەم هەموو مداخەلەکردن و هیلاکی و لێدان و گرتنی ئۆپۆزیسیۆن و هەمووانەی کە بینی ومانە بە ئێستاشۆ خارجینەوەی نوێ هەندێک لە حیزبە ئیسلامیەکانی شەتا ئێستا هەر معارەزەی بەقوتن لە ناو پەرلەمانە بەڵام چەند گوێیان لێگیری ئەوە مهمە کە تۆ گوێ لێگیراوە بێ لە ناو پەرلەمانەکە تا بەڵام بەداخەوە کووتم ئەو بێبنەتیە گەورە و سیقە گەورەی کە هەیە گوێ ناگیری لە داواکاریەکانی پەرلەمانتارەکەن یعنی داواکاری خەڵک چونکە کەوتمان باسمان لە پەرلەمان و لە هەرفی ئەیکرد لە ناو پەرلەمانە بێ یعنی ئەوە قسەی خەڵک و دەنگی خەڵکە. بەڵێ سوپاس بۆ ڕێزان شێخ